لە چوارچێوەی ئەرک و فەرمانەکانی بەڕێوەبەرێتی مادە هۆشبەرەکان بە سوپاسەوە بۆ بەشی لێکۆڵینەوەی بەڕێوەبەرێتی ئاسایشی سلێمانی لە ئۆپراسیۆنێکی سەرکەوتووە توانیان لە چەند ڕۆژی ڕابردووە دەستگرن بەسەر بڕێکی زۆر مادەی هۆشبەر کە لە چەند کەلوپەلێکی فیتەریە شارابەوە. ئەم کەلوپەلانە بەنیاز بوون لێرەوە لە شاری سلێمانی و بینێرنە دەرەوەی شار. بە سوپاسەوە بەشی لێکۆڵینەوەی بەڕێوەبەرێتی ئاسایشی سلێمانی لە ئۆپراسیۆنەکەیان سەرکەوتوو بوو، توانیان لە ناو ئۆتۆمبیلێکە دەست بگرن بەسەر ئەو مادە هۆشبەرەیە کە بڕەکەی زیاتر لە 20 کیلۆیە. هەروەها دەستیان گرتووە بەسەر بڕێک مادەیەکەیە کە بەکاردێت بۆ دروستکردنی مادەی هۆشبەر. ئێمە وەکو بەڕێوەبەرێتی ئاسایشی سلێمانی بەردەوام لە ئەرک و فەرمانەکانی خۆمانین، بەردەوام ڕێگر دەبین لە هاتن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە. ئەم مادە هۆشبەرانە لە دەرەوەی هەرێم هاتە ناو هەرێمی کوردستان، وەکو تۆ ناتوان نەبینین ئەمانە بە شێوەیەکی شاراوە هاتە ناو هەرێمی کوردستان و لە کاتێکی درەنگانێکی شەوە لە ئۆپراسیۆنەکە دەستی بەسەرای گیرا و بەنیاز بوون بیبەنە دەرەوەی هەرێمی کوردستان. نەوانێکە گیراون چەند کەسێکن لە بواری لێکۆڵینەوەدان لەبەر پاراستنی لێکۆڵینەوە لە کاتی ئێستایا ناتوانین بۆتان ڕوونکەینەوە کە چەند کەسن، بەڵام لە چەند کەسێک تێپەڕەکەن و ئەمانە بەنیاز بوون بازرگانی پێوە بکەن بیبەنە دەرەوەی هەرێمی کوردستان.